سوێن بم قورآنە دەخۆم کە بڕیارێکی زاڵمانە ستەمکارانە نایاسایانە درا بەرامبەر من. بسم الله الرحمن الرحیم. مسلمانانی بەڕێز خۆشەویستم، السلام علیکم ورحمة الله وبرکاته. بڕیارەکەیان پێدەرکردن و منیش الحەمدولله زۆر بە دڵێکی فراوانەوە و زۆر بە سیقە و متمانەوە گوێبیستی بڕیارەکە بووم. دەزانم لەلایەکەوە ئەم بڕیار دەرکردنە بۆ ئەوە بوو خۆیانی پێڕزگارکەن. سوێن بەخوا من وا تێدەگەم بڕیاریاندا تا خۆیان لەژێر ئەو فشارە گەورەیە ڕزگارکەن کە فعلەن فشارێکی گەورەیان لەسەر بوو. ئاساییە، بەڵام ئەم بڕیارە بە هەموو میلەتی کورد بزانێ لای من بەخوا هیچ بەهایەکی نییە، هیچ قیمەتێکی نییە، هیچ نرخێکی نییە. هەر بڕیارێک لەسەر ئەساسی یاسایی نەبێ، لەسەر ئەساسی شەریعەت نەبێ، لەسەر ئەساسی دادپەروەری نەبێ، قیمەتی هیچی نییە. بۆیە بەلای منەوە هیچ نرخی و قیمەتێکی نییە الحەمدولله، هیچ کاریگەریشی لەسەر من نییە. و لە یەکەم ڕۆژەوە بۆ لایەنی پەیوەندیدار، بۆ خودی وەزیری خوێنی باڵا نامەم بۆی نارد، بۆ سەرۆکی لیژنە نامەم بۆی نارد، بۆم ڕوونکردنەوە کە ئەمە پلانێکە بەخەبەر بێن، ئاگاتان لێبێ. دەستێکی چەپەڵە بۆ ناشیرنکردنی من، بۆ ناشیرنکردنی مامۆستای ئاینی، بۆ ناشیرنکردنی کۆلێژی زانستی ئیسلامیەکان، بۆ ناشیرنکردنی تێگڕای زانکۆ، بۆ ناشیرنکردنی یعنی زۆر شت کراوە. ڕەجاءەن ئێوە پیلانەکە تەواو مەکەن، ڕێگری لێ بکەن. لە پشت پەردەوە شتی زۆر گەورە هەیە، بۆم ڕوون کردوونەتەوە، باندەکەم پێناساندون. بەڵام دیارە وەکو ئەمڕۆ پێم وترا فشارەکە زۆر لەوە گەورەتر بوو کە بتوانن بڕیارێکی دادپەروەرانە و ڕەوایەنە بدەن، بڕیارێکیان دەرکرد کە بتوانن خۆیانی پێڕزگارکەن. بۆیە من دووبارە دەیڵێم بەمە ڕازی نابم بێگومان و تانەشی لێ دەدەین لە بەردەم وەزیری خوێنی باڵا و بە دوواداچوونی بۆ دەکەین ئینشاء الله تعالی و ڕەفزی دەکەین و بە ئیزنی خوا هەڵدەوەشێتەوە. دەمەوێت کەیسە بچێتە مەحکەمە لە دادگا، چێ سکاڵای لەسەر من هەیە بابێن باندێک کە پێویستە ئەو باندە بگیرێت کە من ئەمڕۆ سکاڵام لەسەر کردوون، پێویستە باندەکە بگیرێ. ئەو باندەی کە بە دوای شکاندن و ئابڕووبردننی موسڵمانان و کەسە دیار و ناسراوەکانە پێویستە بەو ئاقارەتە بڕۆ ئەم مۆزوعە. بۆیە دڵنیاتان دەکەمەوە من بەوە ناوەستم سەر بەسەر بەس بڕیارەکە هەڵوەشێتەوە کۆتایی پێبێ. بە ئیزنی پەروەردگار، بە پشتیوانی خوای پەروەردگار هەمویان دەدرێنە دادگا، هەمووی دەبێ محاسبە بکرێن ئینشاء الله تعالی. ئەنجا کە لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتداران وەکو پێویست هاتنە سەرخەت و بە ویژدانانەوە سەیری بابەتەکەیان کرد و لە هەوڵی چارەسەرکردنی دابوون و وەچێ ستەمکار و زاڵمە دیاریان کرد، وەچێش مەزڵوم و ستەم لێکراوە حەقیان بۆ گەڵاندەوە، ئەوە دەستخۆشیان لێ دەکەین و دڵمان پێخۆشە. ئەجینا محکەمەی خۆم دەبمە لای خوای پەروەردگار، ئەمە یەکەمیان. دووهەمیشیان بەخوا ئەوەندە تەئسیر و کاریگەری لەسەر دین و منهج و عەقیدەم و داوەکەم نابێ ئینشاء الله. بەردەوام دەبین بە پشتیوانی خوای پەروەردگار، چونکە والله ئەم کێشەیە کێشەی فکر و عەقیدەیە لەگەڵنی دەکەن. بەڵام هاتن بەرگێکی تریان بەبەردا کرد بۆ لە کەدارکردن و ڕوخاندنی من کە بەوە ناڕوخیم ئینشاء الله تعالی، بەوە ناڕوخین پشتیوانی خوای گەورە. و ئەم قورئانی لەبەردەستمە سوێن بم قورئانە دەخۆم کە بڕیارێکی زاڵمانە ستەمکارانە نایاسایانە درا بەرامبەر من. سوێن بەم قورئانە کارێکی ناڕەوا کرا بەرامبەرم، زوڵم و ستەمیان لێم کرد. بە هەر حاڵ یەکەمیان پێش هەموو شتێک دەڵێم حەسبی الله ونعم الوەکیل، داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی ناوە جوانەکانی و صیفاتە بەرزەکانی تۆڵە لە هەموو ئەو کەسانە بکاتەوە کە دەستیان هەبوو لەو پیلانە قێزەونەدا، کە دەستیان هەبوو لەو زوڵم و ستەمەدا، دەستیان هەبوو لەو بڕیارە ویژدانانەدا، خوای گەورە تۆڵە لە هەموویان بکاتەوە بۆ خاتی ناوە جوانەکانی، بۆ تۆڵە لە هەموو ئەو کەسانە بکاتەوە بە دوای ناشیرنکردنی موسڵمانەوەن، بە دوای ئاژاوە و فیتنەوە نانەوەن، بۆ کوێ دەڕۆن لە دەست خوای پەروەردگار. ئەگەر بشتوانن لای دادگایەکی مرۆڤ خۆیان ڕزگارکەن، بە درۆ بێ، بە چەواشەکاری بێ، بە هەرچی بێ، ئەی لای خۆی پەروەردگار چ دەکەن؟ ئەی لای ڕەب العالەمین چ دەکەن؟ خوایەک هەیە ئەم شتە واز لێ ناهێنێ. بۆیە
بەڕێزەکانم بە دڵنیاییەوە و زۆر بە متمانە و بەهێزەوە الحەمدوللا بەرامبەر ئەم بڕیارە ستەمکارانە دەوەستمەوە و هیچ قیمەت و بەهایەکی لای من نییە، هیچ قیمەتێکی لای من نییە. جا هەر کەسێ دەری کرد بێ دڵنیا بن هیچ قیمەتێکی نییە. و ئەوانش کە چ مەلایەک بێ، چ بانکخوازێک بێ، چ تیکتۆک چیەک بێ، چ نازانم چیەک بێ کە قسەی ناشیرن دەکەن، تەنها ئەوەندە مەثەلێکی عەرەبی هەیە دەڵێ ئەلئینسان یەڕا بعینی طەبعیه، مرۆڤ طەبعی خۆی چۆنە، سروشتی خۆی چۆنە بەو چاوە خەڵک دەبینێ. ئێوە دیارە طەبعتان ئاوایە، سروشتان نزمە، بۆیە بە چاوی نزم سەیری بەرامبەر دەکەن، بۆیە قسەی ناشیرن دەکەن، بۆیە دەست دەکەن بەتانە و تەشەر لێدان. ئەجینا سوپاس بەخوای گەورە ڕێزی مەلای خۆی پەروەردگارە و ڕێزی ئێمە لای کەسە چاکەکان الحەمدولله. بەوە سوپاس بەخوای گەورە هیچ کاریگەرمان تێناکە، بەخوا نەک فەسڵکردن، بەخوا بشگیرێم، بەخوا بشکوژرێم، شانازی پێوە دەکەم لای خۆی پەروەردگار و دڵم پێخۆشە لای پەروەردگار. بۆچی؟ چونکە ئەوەی دەکرێت بەرامبەر من لەسەر دینەکەمە، ئەوەی دەکرێت بەرامبەر من لەسەر ئەو هەڵوێستە ئاینی و نیشتیمانیانەمە. بۆ نمونە بەرامبەر فکری تەکفیر و تیرۆریستی من میان ڕەوێتیم هەڵبژاردووە، بەرپەرچم داونەتەوە، دژیان وەستاومەتەوە، بۆیە هەر هەمویان دژایەتیم دەکەن بە هەموو وەسیلەیەک. ئەمە ئێستا تۆمەتەتان دروست کرد. خۆ 4-5 ساڵ من لە بەریتانیا لە مزگەوتی گەورەی لەندەن وتارم هەبوو، حەدیسی پێغەمبەرم بۆ خەڵک باز دەکرد عەلەیهی سەڵات وسەلام، چۆن هەمان ئەو کەسانەی ئێستا هێرشیان کردە سەرمان، بێڕێزیان کرد، چی قسەی ناشیر نەکردیان. بۆیە بابەتەکە بابەتێکی فکری و عەقیدەیە، ئێستا بە بەرگێکی تر هاتوون لەژێر شیعارێکی تر دژایەتیمان دەکەن. یا هەڵوێستم لە کوردستاندا ئەوانەی بان دەکەن کێشەی سەرەکی ئەوان و ئەوەش لە پشتیانە، ئەوە بۆ کە هەڵوێستی من بەرامبەر حکوومەتی هەرێم دەڵێن با پارێزگاری لەو دەستکەوتە بکەین کە هەمانە، با ئەو مۆزعەمان لێ تێک نەچێت، با ئاژاوە نەنینەوە، با خەریک نەبین ئەمانە کافرن، ئەمانە دەبێ وا بکەین وا بچێ. کاکە با هەوڵی چاکسازی بدەین نەک هەوڵی کاولکاری. لە ڕەدی ئەوەی کە ئاژاوە جێڕە هەموو یەکتریان گر بۆ دروستکردنی ئەم پیلانە و بێگومان دەستی زۆری تێدایە، بێگومان خەڵکی زۆری لە پشتە، بەڵام والله الله ئەکبەر خوا لە هەمویان گەورەترە. حەسبی الله ونعم الوەکیل. هیچی تر ناڵێم و دڵنیاشم خوای پەروەردگار حەقی من دەکا. ئەمڕۆ یاسبەی بەڵام سەبر دەگرین. والسلام عليكم ورحمة الله.